ماوەی 3 هەفتەیە هەناردەی نەوتی هەرێم ڕاگیراوە. پەیام لە سندوقی ڕەشدا هۆکاری بەردەوامی ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان ئاشکرا دەکات. قەرەبووی دادگا بۆتە کێشە لە نێوان عێراق و تورکیا. بەپێی بەدەداچوونی پەیام یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی دەستپێنەکردنەوەی هەناردەی نەوتی هەرێم بڕیە و قەرەبوویە کە دادگای پاریس دیاری کردووە. تورکیا دەیەوێت گفتوگۆی لەسەر بکات. بەپێی بڕیاری دادگای نێوبژیوانی پاریس دەبێت تورکیا بڕی 1 ملیار و 471 ملیۆن و 390 هەزار دۆلار وەک قەرەبوو بداتە عێراق، چونکە بەبێ مۆڵەتی وەزارەتی نەوتی عێراق ڕێگەی بە هەناردە و فرۆشتنی نەوتی هەرێم داوە. ئەمەش پێشێلکردنی ڕێکەوتنی ساڵی 1973 تایبەت بە هەناردە و گواستنەوەی نەوتی عێراقا لە ڕێگەی تورکیاوە. لە بڕیارەکەی دادگا ئەوەش هاتووە حکوومەتی هەرێم حکوومەتێکی دەستوری و یاساییە لە چوارچێوەی عێراقدا، بەڵام ناتوانێت نەوت لە ڕێگەی بۆریەوە بۆ دەرەوە بگوازێتەوە. بەپێی میدیانێ و دەوڵەتیەکان لە ئێستادا عێراق دەستی بە ڕێکارەکان بۆ پابەندکردنی تورکیا بەدانی قەرەبووەکە کردووە. سکاڵای دووەمی عێراق تورکیا نیگەران دەکات. عێراق لە دادگای ناوبژیوانی پاریس 2 سکاڵای دژی تورکیا سەبارەت بە هەناردەی نەوتی هەرێم تۆمار کردووە. سکاڵای یەکەم تایبەتە بە هەناردەی نەوتی هەرێم لە نێوان ساڵانی 2014 بۆ 2018. دادگای پاریس یەکلایی کردوێتەوە و دەبێت تورکیا ملیارێک و 471 ملیۆن دۆلار بە عێراق بدات. سکاڵای دووەمی عێراق لەسەر تورکیا هەناردەی نەوتی هەرێم لە نێوان ساڵانی 2018 بۆ 2023 تا ئێستا دادگا دانیشتنی لەسەر نەکردووە. عێراقیش داوای قەرەبووکردنەوەی دەکات. لەو بارەوە ئاژانسی ڕۆیتەرز ئاماژە بەوە دەکات تورکیا داوای چارەسەرکردنی سکاڵای دووەم دەکات پێش دەستپێکردنەوەی هەناردەکردنی نەوت. کرێی بۆری لەمپەرێکی دیکەی بەردەم هەناردەکردنەوەی نەوتی هەرێمە. درێژی بۆری نەوتی هەرێم لە خوڕمەڵە تا بەندەری جەیهانی تورکیا 896 کیلۆمەترە، لە 125 لە نێو خاکی هەرێم و لە 175 دەکەوێتە خاکی تورکیاوە. تا ڕاگررتنی نەوتی هەرێم لە کۆتاییەکانی مانگی ڕابردوو کرێی گواستنەوەی 1 بەرمیل نەوت لە نێو خاکی هەرێم 9 دۆلار و لە نێو تورکیاش 4 دۆلار و نیو بووە. ئەمەش بەرپرسانی وەزارەتی نەوتی عێراقی تووشی شۆک کردووە، چونکە عێراق لە نێو خاکی خۆی کرێی بۆری نادات. لە دیوی تورکیاش بۆ هەر بەرمیلێک نەوت تەنها 1 دۆلار و نیو دەدات. بە گوێرەی زانیاریەکان وەزارەتی نەوتی عێراق ڕازی نییە کرێی گواستنەوەی نەوتی هەرێم ئەوەندە گران بێت و دەیەوێت هاوتای عێراق بکرێت. گرێبەستە نەوتیەکان چیان بەسەر دێت؟ گرێبەستە نەوتیەکانی هەرێم لە گرێبەستەکانی عێراق جیاوازن. لە گرێبەستەکانی هەرێم کۆمپانیاکان کراونەتە خاوەن پشک. وەزارەتی نەوتی عێراق دەیەوێت گرێبەستە نەوتیەکان هەموار بکاتەوە. بۆ ئەو مەبەستەش 4 کۆمپانیای نەوتی ئامادەییان بۆ گفتوگۆکردن لەو بارەیەوە دەربڕیوە.